زەنجی موبایلەکەی لە لێدان ناکەوێت هەر پیاوە و تەلەفۆن دەکات و داوای ژنی دووەم و سێەم دەکات. زاخواردم ڕاز وەرە بەڕێکەوە ئێستا وەرێکسەر. سەردار عەبدوڵڵا پیاوێکی تەمەن 35 ساڵی خەڵکی قەزای خەباتە. خۆی دەڵێت بۆ 8 ساڵ دەچێت کاری خێر دەکات و ژنان و پیاوان بە یەکتر دەگەێنێت. تقریبا 7 ساڵ و نیو 8 ساڵە بەدائیمی بە شەو و ڕۆژەویشە دەکەم. یعنی بەس کاتی نووسنووی سرعەت دەکەمەوە ئەگەنا هەر ئەویشە دەکەم. زەواجی یەکەمە دووەمە سێمە چارەمە. زیاتر زەواجکەمان نییە باوەڕ ناکەم. مسیارە ئەو شتانە ئەم لەگە ئەو شتانە دانیمە لەگە زەواجی ڕسمی و شەرعی و قانونیمە. سەردار بە تەواوی بیری نایەت تا ئێستا چەند ژن و پیاوی بەیەکگەیاندووە، بەڵام بە حیساب و کتابی خۆی بێت خۆی دەدات لە سنووری 2000. بە نزیکی هەرگە هیچم پێک نەگەیاندبی هەر هیچم پێک نەگەیاندبی 1500 بگرە لە 2000 پێگەیاندیە. زیاتر لە ئوردن خەرچی دەناسم لە تونس لە جەزائیر لە مەغریب لە سووریای بە تایبەتی لە دەوڵەتە عەرەبیەکان لە سووریای. ئێستا بازاڕە گەرمەکە لە سووریایە. سەردار چەند ساڵێکە تیکتۆکێکی داناوە و چاڵاکیەکانی خۆی پیشان دەدات. پڕە لەو ڤیدۆیانەی هاتوچۆیەتی بوو سووریا زاوا دەبات و بووک دەهێنێت. ڕۆژێ هەرچم لۆنێ 500 تەلەفۆنم لۆ دێت لە واتسئاپ و لە ڤایبەر و لە فەیسبووک و ئەوە ڕیسالەی تیکتۆکی هەر بگرە. لەوانە یەک ڤیدۆی بڵاوکەمەوە بگەیشتە 150,000 کەسی لەوان لە ماوەی چەند سەعاتێکی. ئەو شۆکە ئینشاڵڵا دەچمە سووریا لۆ برادەرێکی ئازیز. دەچم ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە ئینشاڵڵا ژنێکی چاکی لۆ بینمەوە لە شەرای خۆ پێغەمبەری ئینشاڵڵا لێی مارەکەم. سەردار زۆر جەخت لەوە دەکاتەوە کە هاوسەرگیریەکە لەسەر بنەمە ئاینیەکانە، بەڵام هەندێک ڕەخنەی لێدەگرن بە تایبەتی کە لە پۆستەکانیدا تێیدایە ژنانی سووری داوای بەشودان دەکەن و بۆ ڕاکێشانی تەمەشەوانانی گۆرانیەکی عەرەبی شایی خستۆتە سەر. لە کوردستان یاساکانی خۆمان هاوسەرگیری دووەم و سێم و چوارەمیان سنووردار کردووە. ئەمەی سەردار دەیکات بۆ خۆ دەرباسکردنە لەو یاسایانە، بۆیە ئەو پیاوانەی مەیلی ژنێک زیاتریان هەیە بەردەوام ڕووی تێدەکەن. ئەمن لە هەولێرە پێکم گیانە لە کەرەچێ لە بەردەڕەشی لە هەموو جێەکان لە هەموو جێەکانی کوردستان بە زیاتر لە سنووری دەوروبەری هەولێرێکە دەکە بگرام و زیاتر لە مووسێ و لە هەموو جێ منتقە عەرەبیەکانی هەولێرە دەوروبەری هەولێرە قەزدم وەیە زیاتر لە مووسێژ ڕەکەم یەخسیە. ئەوە پێشترێ بوو، یعنی ئەوە پێش 2 سال پێشتری ئێستا بچکە ئێستا مووسر بەڕاستی کەلچی نمایە و پێشترێ نمایە. دەبینی ئەو دەلال و مەلانەی خۆمان ئەو کوردانە بەڕاستی تێکیاندا. لە بەرتەلەفۆنە زۆر و زەوەندەکانی بە زەحمەت چاوپێکەوتنەکەمان بۆ تەواو کرا. هەر پیاوی پەرێشانی ژنی دووەم و سێم بوو پرسیاری کچە سووریەکانی دەکرد. سەردار ئەو سوورە لەسەر ئەوەی کارێکی باش دەکات، بەڵام هەموو کەس بەم دوعایە ناڵێت ئامین. هاوسەرگیری لەگەر عەرەبەکەیان لەگەر ئێرانیان لەگەر کانیا و بایز چاڵاکوانێکی بواری ژنانە دەڵێت کچان و ژنانی کورد نایانەوێت ماڵی خەڵکی تر تێک بدەن، بۆیە هەندێک لە پیاوان لە ڕێی سەردار و کەسانی تر پەنا بۆ ژنی عەرەب دەبن. کاریگەری زۆر نەرێنیە بێتن لەسەر شیرازە و پێکاتی کۆمەڵگای کوردی، چونکە لە ئێستادا کچان و ژنانی کۆمەڵگای کوردی گەیشتینە ئەو ئاستە و شیاریەی کە نایانەوێ خێزانی کچی تر تێک بدەن، نایانەوێ بڕۆنە هاو بەشی لە پیاوێکی تر برا بکەن لە ژیانی هاوسەریتیدا. ئەوە یەک لە هۆکارەکانە و لە هەمان کاتیشدا ئەو ڕێکارە یاسایی لە ئەو کە هەیە ئەمە لە کوردستان هەمانە لەوەی کە بە ئاسانی ڕێگە نادرێتن ژنی دووەم بێتن، ئەوە شۆکارێکی دیکەیە. لە هەمان کاتدا کەسیەتی و سایکۆلۆجیی شخصەکان زۆر جیاوازە، چونکە ئەگەر تەماشا بکەن بارودۆخی دارایش کاریگەری هەیە بێگومان. سەردار ژنی یەکەم و دووەم تا چوارەمیش بۆ پیاوان دەهێنێت، بەڵام ئەوە ئاشکرا ناکات کە خۆی چەند ژنی هێناوە. دیسان دان بەوەشدا نانێت خۆی لەم کەین و بەینا چی دەست دەکەوێت و داهاتەکەی چەندە.